بەناوی خۆی بەخشندەی میرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە جێیەکەن سڵاوی خواتان لێبێ. خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان دێمەوە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست سەبارەت بە گرنگی زێڕوو چۆنێتی مامەڵی بازرگانیکردن پێوەی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین ڕاپۆرتێک دەبینین وەک پێشەکی و دەینەوە خزمەتان لەگەڵمان بن. زێڕیان ئاڵتون کانزایەکی بە بەهاو دەگمەنە با درێژایی مێژووی مرۆڤایەتی گرنگی لەلایەک بەهۆی دەگمەنیەکەی کە بە پێی سایتی ویکیپیدیا لە هەموو جیهاندا 2700 کانی ئاڵتون بوونیان هەیە لەلایەکی دیکەوە پرۆسەی پاکردنەکەی بە جۆرێکە کە بۆ بەدەستێنانی 4 گرام زێر ئەبێت نزیکەی 1000 تەن خۆڵ پاک بکرێت. بە پێی زانیاریەکانی ئەنجومەنی جیهانی زێر لە ئێستادا 190,000 تەن ئاڵتون لە جیهاندا هەیە و لە 175 ئەو ڕێژەیەش لە دوای ساڵی 1970 بەرهەم هاتووە. لە جۆرەکانی دراودا بە درێژایی مێژوو کە بە دراوی شمەکی دەست پێ دەکات و زێر ڕۆڵی کەمی هەبووە تایدا، بەڵام لە قۆناغی دراوی کانزایی و دراوی کاغەزی و بانکیدا زێر ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبووە و وەکو یەدەک بۆ پشتیوانەی دراوی کاغەزی لە بازاڕدا. لە دوای ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا لە ڕێگەی نیکسۆنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەو کاتی ئەمریکاوە ڕایگەیاند کە ئیتر ئەمریکا لە چاپکردنی دۆلاردا پارەکەی نابەستێتەوە بە زێڕەوە و ئەمەش لە سەرەتادا وا لێکدرایەوە کە ببێتە هۆی کەمبوونەوەی خواست لەسەر ئاڵتون، بەڵام ئەبینین تاوەکو ئێستا نرخی ئاڵتون لە جیهاندا بەگشتی بەرزبوونەوەی بەردەوام تۆمار دەکات. ئەوەی کە دەبێت بوترێت بایەخی بەردەوامی ئاڵتون ئەوەیە کە تەنها بۆ پشتیوانەی دراو بەکار ناهێنرێت، بەڵکو لە زۆرێک لە پیشەسازیەکاندا بەکار دەهێنرێت بەهۆی سیفەتە تایبەت و دەگمەنەکانی ئەم کانزایەوە. جارێکی تر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەو تێبینەی بەرنامەی ژێرخان ڕاستەو خۆیە و ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن بە کۆمنتەکانتان بەشدار بن لەگەڵمان هەر پرسیاری و کۆمنتێکتان هەبوو. بۆ ئەم جارە بەڕێز دلێر تاهر سەرۆکی زێڕینگەرانی سلێمانیمان لەگەڵایە بۆ تاوتوێکردنی ئەو بابەتەی کە ناونیشانەکەمان لە پێشەوەوت. کاک دلێر بەخێر بن بۆ بەرنامە. سپاس مەمنونم، سپاس بۆ بانگەشکردنتان. کاک دلێر هەر لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەین. مەسلەی زێڕ و ئاڵتون جیاوازیەکیان هەیە وەکو وشە جیاوازن، وەکو مانە جیاوازیەکیان هەیە کە زۆر جار بەکارێن. نەخێر هەر یەک معنایە، زێڕ هەر زێڕ و ئاڵتونی شەر ئاڵتونە، زمانەکان دەورە بینێت. زیاتر لە هەولێر و لە دوهۆک و لەوانە ئاڵەن زێڕ، لە سلێمانی و قەزا و ناحیەکانی خۆمان پێڵن ئاڵتون. ئەی کاک دلێر بابەتی عیارە ئەوترێت ئەمە ئاڵتونی عیار ئەوەنەیە و عیار ئەوەنەیە، ئەمە لەسەر چی بنەمایەک جیاکرێتەوە؟ لەسەر تێزاب 999.9 حەدی مس یا حەدی زی و کەتەی ئەەکەی وردە وردە کەم ئەکاتەوە بەهاکەی ئەبێ بە 22 بڵێن دوی تەیەکەیە بێ بە 22 خۆی 24 عیاری 24 شەشی تەیەکەی یعنی وردە وردە عیارەکان کەم ئەکاتەوە بە پێی ڕێژەی کە هەوێنەکەی کە بۆ یەگریتەوە. هەوێنەکە ئاڵتوڵێ ینی بڵێن عیاری 18 بۆ 24 چەندی ئەوێت چەند جیاوازی هەیە 23 بۆ 24 سێ فەرقە، یعنی دانە بەدانە دەرەجە بۆ هەوێنەکەی کە تێی ئەەکەی وای لێت. کاک دلێر مەسلەی مسقاڵ گرام و مسقاڵ بڵێ چەند مسقاڵ گرامێکە چەند گرام مسقالێکە؟ کیلۆیەک 1000 گرامە. بەڵێ کیلۆیەک 1000 گرامە. باشە 200 مسقال هەر کیلۆیەکە، 5 غرامیش مسقالێکە. ئەمە ستانداردە؟ ئەمە ستانداردە لە هەموو عالەمە، ینی بە کێشان کە کێشیت 1 کیلۆ بکێشە 1000 غرامە. بەڵێ ئەوەیە لە مسقالەکان و عیار و گرامەکەش جیاوازیان هەیە. بۆ نمونە ئاڵتونی عیار 18 هەر 5 گرامی مسقالێکە لەگەڵ 21 هەر بە هەمان شێوە هەمووی یەکسارە، هەمووی 5 گرام مسقالێکە. ئیتر هەچ حەدێک عیاری 9 بێ 18 بێ 21 بێ هەج عیارێکت بۆ بکێشین 5 گرام مسقالێکە. باشە کاک دلێر هەرێمی کوردستان چۆن دەستی ڕاگا بە ئاڵتون بە زێڕ؟ بەنسبەت ئاڵتونەوە ئێستا نایە، ئێستا ئەم ڤایرۆس و ڤاکسین و شتە هەیە لە ئارەیە، یعنی ڕێگاکان تۆزێ بەعام هەموو وڵاتەکان خراپ بووە، ڕێکەم بۆتەوە و خاستن هاتوچۆی تیجارەت تۆزە کەمی کردووە. ژینا لە دوبەیەوە بۆمانیەت، لە تورکیاوە بۆمانیەت،
لە ئێرانەوە بۆمانێت لە چەند وڵاتێکی تریشەوە هەر بۆمانێت بەڕێگەی ئاسایی یان قاچاقشی نەخێر بە قاچاق نایەت بە ڕسمیەت. زۆر باشە. بڕی یەدەکی زێر لە کوردستانە چۆن مامەڵی لەگەڵەکرێت، چۆن ئەزانین چەند یەدەکمان هەیە؟ ئایا داتایەکمان هەیە بۆ هاتنی ئاڵتون بۆ هەرێمی؟ داتامان نییە. بۆ هەرێمی کوردستان ئێستا بڵین لە دووبەیەوە ئاڵتونمان بۆیە زۆر جار هەیە بۆ بەغایەنەوێت، بەڵام لەکوێ داوەزێ لە سلێمانی داوەزێ لەسەر کوردستانیش ماڵە ئەڵێن ئەمەنە تەن هاتۆتە کوردستانە، وازانن ئێمە کاسبمان پێوە کردو، نازانن کە ئەچێتەوە بۆ بەغا، ئەچێتەوە بۆ وڵاتەکانی تر، ئەچێت بۆ هەولێر تێگەی، ینی زۆر جارەچێت بۆ هەولێر لەسەر سلێمانی حسابە. حسابکردن یعنی چی؟ یعنی بڵین ئەو چەند کیلۆیەتە شارەکەتەوە، ئەگەر زۆر بێ یاکەم بێ، من بمەوێت بە داتا پێت بڵێم ئەمەنەیە ناتوانم تعدیدی کەم، لەبەرەوەی زۆری بۆ ئێرە نییە، زۆری لەبەر خاتری گومرگەکە لەوانەیە بڵێن هی سلێمانی یایی هەولێر هەرزانتر بکەوێت لەوەی کە لە دووبەی بۆ بەغا دابەزێت، ئەیهێنە هەولێر یایی هێنە سلێمانی و ئەیبەن بۆ بەغا بە سیارایی بن. بەس لەسەر ئێمە ماڵە کە ئەوەتان هێناوە، ئەگەر گریمان کەمتان هێناوێ یان زۆرتان هێنابێت چی لە بابەتەکە گۆڕێن؟ چۆن ئێستا بڵین بەپێی زەریبە، زەریبە کە پێی ئەڵێ کاکە جان ئیژ نییە، کاسپی نییە، فرۆشیارمان نییە، ئەڵێ چۆن ئەمەنە تەن هاتۆتە سلێمانیەوە، ئەو ڕێژەیە بۆ حسابەکە نازانێ ئەو ڕێژەیە ئەچێ بۆ ئێرانیش جاری وایە کاک. بەزەوەمان لەسەر ئەو تێت حکوومەت کاراسانی کردووە و لە مەسەلەی زەریبەیە کەمی کردوەوە لەسەرتان شتیوە هەیە؟ دەرهەق بازار کە بازار زۆر بێ بازاریە، یعنی خۆت کەیتە بازارەوە بەزەوی بە کاسبکاران ئاەتەوە بەعام، خاصەتەن زەرەنگەری ئەمڕۆ ئەبێت تۆ ئیمکانەتێکی باشت هەبێ هەموو شتێکت حازر بێ ئەنجا بتوانی لە زیایە ئەیکڕیت، خشلێکە لە زیایە ئەیکڕیت، بەڵام ئەمڕۆ بەعام خەڵک ئەوەنەی پارە پێ نییە کە لی زیابێ بتوانێت بیا بە ئاڵتون، لەبەرەوە بازاری ئێمە زۆر کەس بووە. بەڵام دەرهەقەوە 2013 کە با بڵێن قەیرانی ئابووریمانە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەتوانین ینی ئێستا خراپترینەتی یان ئێستا خراپترینەتی زۆر خراپە، ینی بەڕاستی زۆر جار کە ئەمانوت بازار نییە، سوکە بازارێک هەبوو، بەس ئێستا هەر تەواو بێ بازاریە و زەریبەر شتێکی زۆر کەمی کەم کردوێتەوە، ینی من داواکارم لێرەوە کە بتوانن یارمەتی زەڕەنگەرەکان بن، بۆی چەنەها زەڕەنگەر ئێستا نایڵێ، یعنی ئەعلانی نەکردووە، ئەجینا زۆر بێ ئیمکانەت بووە، زەرەرێکی زۆری خەڵکە بۆ ئیفلاسی کردبێت، ئەی ئەرەوەڵا زۆریش ئیفلاسی کردووە بەزەوەی ئەعلانی نەکردووە جارێ. ئێوە کۆمەڵەیەکتان هەیە بۆ زێڕەنگەرانی کوردستان؟ بەڵێ. ئەم کۆمەڵەیە چۆن مامەڵی لەگەڵ کەیسەکەیە کردووە، چۆن لەگەڵ حکوومەت ئەزین چۆنە حکوومەت نازانم حکوومەت جۆر لێ ناگرێ، ئەجینا یعنی چەند جار قسان لەگەڵەکەی پێ دەڵێڵێ بەسەر چاوچیتانەوێ بۆتانەکەم، بەڵام هیچ شتێ ناکەن. ئەوەیە یعنی بۆ زەڕەنگەرەکان بەڕاستی هیچ شتێ نەکراوە. ئێستا لە قۆناغێکی خراپن زۆریش ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ چاوەڕانی ئەوەکەی خەڵکێکی زۆر لە زەڕەنگەرەکانی ئیفلاس بن؟ بەڵێ وریاوازی لێنە شەر نییە ئیفلاس بێ، وردەواز لە زەڕەنگەریە نیە، لەبەرەوەی تۆ زەریبەیەکی زۆر چاوی شل لەسرە، ئەو جامخانەیە کەدا ناوە نیوەی بە قەرز هێناوتە لای ئەم جوملەچی لای ئەم جوملەچی، ئەو سەیری جامخانەکە تەکە ئەڵێ ئەوە تا جامخانەکەت پڕە لە ئاڵتون، ئەو حسابی ئەوەت بۆکە، ئیتر نازانێت تۆ چەند خەرزاری دووبەی ئەوانە نازانێ، بەس ئەوەی لەبەر چاوە ئیشەکەی ئێمە مەسەلە ئەوەیە. ئێوە ژمارەتان لە بەردەستایە، داتایەکتان لە بەردەستایە کە پێمان بڵێ بۆ نمونە ئێستا ئێوە لە خراپترین دۆخان زەڕەنگەرەکانی کوردستان لە خراپترین دۆخان وەکو بەڕێستان باسیەکەن، پێمان بڵێ بۆ نمونە ساڵانە ژمارەی زێڕەنگەر چەند زیادی کردووە، چەند کەمی کردووە، چەند مایەپوچ بووە؟ زەڕەنگەر زۆری وازی لێهێناوە، خاصەتەن با بڵێن سنعاتچیەکان، سنعاتی ئێستا هینی زەڕەنگەری ئەوانەی سنعاتچین زۆر لە دواون. سنعاتچی لەگەڵ زەڕەنگەرە جیازیکەن؟ ئەی طبعاً تۆ یا جامخانەت هەیە یان سنعاتچیت، سنعاتچیش هەر لەسەر ئێمە ماڵە، بەڵام سنعاتچی کە ئیتر تەواو مزەحی ئەوەیە ئەوانەی کە ئەو شتانی ئەو دروستیەکە من لە دووبەی ئەیهێنم بە هەرزانتر، لەبەرەوە یعنی هەتا وای لێ هاتووە کللتورەکەی خۆشمان وردە شاراوە ئەبێ و نامێنێت، لەبەرەوەی کە تۆ گۆبەرۆکێک دروستەکەی دانانیشی
$400 $300 حەقدەسی پێبەی لە دووبێەوە ئەیهێنێ $200 $250 پێەیە بەڵام قەت ئەبێ بەو سنعاتەی کە ئیشی دەستە و دروست دەکرێ نەخێر ئەو پرێسە و لێی ئەات و دروستێکا بەڵام کابرا حەزەکە هەرزانتر بێ و بیکڕێت لەبەرەوە ئیشی ئەوانیشمان نەهێشتووە ئەنی ئەم پیشە سازێ لە کوردستانە زۆر لاوازە زۆر زۆر لاوازە جاران ئەوروپیەکانە هاتنەوە ئاهاتن حەزیان لێبوو حێل و مێخەک و دگمە و دۆڵا بوو گۆبەرۆک و ئەم شتانە پشتێن و ئیشی دەستیان حەز لێ بوو ئەیان کرد بەڵام ئێستا ئەوانیش وردەوردە وەکو خۆمانیان لێ هاتووە باشە باسی حەقدەست کرد زۆر جار هاوڵاتی ئەو پرسیارە لە هەر کەسێک لە ئابووری شتێک بزانێ پسپۆڕێکی لە ئابووری هەبێیان ئێوە لە کەس و کار و دەوروبەرەکەتان ئەو پرسیارەتان لێکەن کە حەقدەست چییە خۆی چییە کە من کاتێک ئاڵتون ئەکڕم حەقدەستم لێوەرەگی دێ کاتێک ئەی فرۆشمەوە حساب ناکرێت حەقدەست با بڵێن وەکو قوماش فرۆشێک تۆ چیتە لای قوماشێک ئەکڕی قوماشەکە ناتوانانی لەبەریکەی نەهیچ لەبەرەوەی پارچەیەکە و هیچی تر ئەچیتە لای چی ئەچیتە لای خەیاتەکە لای خەیاتەکەڵی کاکە من قاتێکم ئاوا ئەوێ و ئاواهی ئەوێ بۆم بدووری لەبەرەوەی تۆ پارەی قوماشەکەت داوە کابرای خەیات پارە لێ ناسانەیەقی دروستکردنەکەی ئەمیش ئەوەیە ئەجا هەر لە بازارە ئەو قاتە هەیە بازاڕیە هەڵەواسرێ ئەی کڕیت خۆپاری قوماشەکە لێ ناسانێ پاری هەقدەسەکەش لێ سەنێ و پاری قوماشەکە و خێری خۆشی ئێمە ژوایە ئێمەش کە ئێستا زۆر کەس بالفعل ئافرەت هاتۆتە لامان یا پیاو هاتۆتە لامان و توێتی وتومە ئەوەنە ئەبێت و بایی ئەوەنەیە بە حەقدەسەوە ئەڵێ بۆ کاکە خۆ تۆ دروستی ناگەیەوە هی دووبەیە یەکاکە من ئاڵتونەکە بە شکاوی ئێم بە دووبەی ئەو بۆم دروستەکە کە بۆم دروستەکە گرامی $5 $6 ئەمەنم لێ ئەسەنێ بەو $6 کە لە منی ئەسەنێ من خۆم لەوانەیە $2 بخەمە سەر ئەمە بێ بە $8 حەقدەست لەسەر ماڵەکە ئیش نەکراوە لەسەرەوەی کە ئەو قاڵبانەی لە دووبەی هەیە بهێنرێتە هەرێمی کوردستان و ئەو حەقدەسە نەڕاتە دەرەوە برشهێنێت هاتووە خۆ ئێستا 3-4 معمەلی لێ 3-4 معمەلی گەورەی لێ لە سلێمانیا لە هەولێر هەیە لەو شوێنانە هەیە بەس ئەویش هەروەکو ئەو حەقدەسە لێسەنێ ڕاستە شتێکم تر ئەکەوێ بەڵام ئەمانەی خۆمان وەکو لیرە چۆن ئێستا لیرە هەر لیرەیە کابراڵێ لیرەی دووبەی مەوێ ئێخۆ هەر ئەو تەبعەیە و ئەو کابرایکی عەگال بەسەر ئەیکات ئەم کابرایکی جامەنە بەسەر ئەیکە بەس ئەمەنە لە مۆزوع ئەگۆڕێ کە چێڵێ نە من هی دووبەی مەوێ دووبەی سیقم پێێتی هەموو جۆرە ئاڵتونێک یا هەموو پارچە ئاڵتونێک هەمووی حەقدەسی هەیە یان جیازیان هەموو پارچە ئاڵتونێ هەیەی ئیلا لیرە تۆزە کەمە حەقدەسەکەی کەمە لە چاو وەزنەکەیە 7 غرام و 200 تۆ سەیرەکەی لە لیرەیەکە $4 دانی $5 دانیانی هیچی بەر ناکەوێت لەوانەیە ئەوەنەی من و تۆ قساکەین ئاڵتون بەرز بێتەوە ئەو بە خێر بیفرۆشێتەوە کۆمەڵێک هۆکار باسەکرێ کە کاریگەریان لەسەر بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی ئاڵتون هەیە بەڵێ گرنگترین هۆکارێک بە ئەزمموی ئێوە لی تێگەیشتە بنچین گرنگترین هۆکار یەکەمیان با بڵێن شەڕ و بەزمی وڵاتەکان ئەوە نییە لە وەختێکایی کە خەریکە لەو وڵاتە ئەدرێ با بڵێن ئەمریکا لەگەڵ ئێرانە هەڕەشەکردنێک شتێک ئەمانە ئاڵتون فەرقی پێکات ئاڵتون بەرەو بەرزیە ڕوا هەتا گرژ و ئاڵۆزی لە وڵاتەکانە هەبێ ئاڵتون بەرەو بەرزیە ڕوات لەبەرەوەی عەرزی عەزەڵاتەکە کابرا ئەوێ عەزەمەتی خۆی پیشان بە بەچی پیشانەیە بە ئاڵتون کە هەیبێت لە بانقەکانی عالەمە ئەوە پشت و قووەتێکە داتێ لەبەرەوە ئاڵتون ئەکڕێتەوە ئاڵتون بەرزە بێتەوە کە ئیتر ڕەغبەتی لەسەر بوو ئەمە یەک دوو هەمیان ئێستا حالیەن ئەم بەرزبوون و داوازینەی کە زۆر داوازیوە بە بۆچوونی ئێمە بەس تیجارەتە و هیچی تر مەجموعەیەک دەوڵەمەند هەیە تیجار باشی بە قووەت ئەمانە تەحملی پێوەکەن ئاڵتونێکی باشیانەیە ئەیخەنە بازارەوە بە هەرزانتر خەڵکێک سەرەکاتە سەری وردە ئاڵتون داوەبەزێن و ئەو ئەنجا ئەیکڕنەوە کاڵتونەکە داوەزە ئەیکردنەوە ئیسفادەیەکی باشەکە ئەنی هۆکارێکی ناوخۆیە بەڵێ هۆکارێکی ناوخۆیی نەک ئێرە بۆ هەموو عالم مەجموعەیە تیجار باشی گەورن ئەمریکیە ئیتر سینیە هەچ کەسێکە ئەمانە ئەیخەنە بازارەوە ئەیکردنەوە ئێستا حالیان چکە هیچ بە هەموو شێوەیەگە بێ ئاڵتون زۆر بەرز بێ بە هەموو شێوەیەک ئاڵتونە بێ زۆر بەرز بێ ئەوە تا دابەزیوە یعنی بەس ئەم تیجارەتەیە پێوەیەکەن و هیچی تر لە
سەرەتای ساڵی ئەم ساڵەوە زۆرێک لە سایتە ئابووری جیهانیەکان ئابووری ناسە جیهانیەکان پێیان وا بوو کە بۆ ئەم ساڵ نرخی ئاڵتون بەرزە بێتەوە. هەموو کە زواڵێ هەموو کە زواڵ ینی بۆ چوونی ئێمەش ئەم دابەزینەی کە دابەزی لە عقلی هیچ کەسێکانە بوو بەس ئیلاوەکو پێم وتی تیجار باشیەکانە ئاڵتونێکی زۆرە خەنە بازارە دوایی کردنەوە ئەو ساگرانیەکە ێبینیت. ئێستاش من ئەڵێم ڕوو لە بەرزیە بێ و زۆریش بەرزە بێتەوە. چۆن؟ بەپێی ئەوەی کە ئیتر ئەوەی کە خسویانەتە بازار و خسویانەتە بازار ئەمە یەک دوو هەمیشان ئەمریکا بەتەمای پارێکی زۆرە بی خاتە بازارەوە چەند ملیارێکە ئەی خاتە بازار بەڵێ ئەوە ئەخاتە بازارە و بی خاتە بازارەوە ئاڵتونی پێکڕن ئاڵتونیشی پێ بکڕن ئاڵتون ڕغبەت پێیاکە زیاتر بەرزە بێتەوە ئەوەش زۆر زۆر بۆی هەیە. باشە وڵاتانی دەوروبەر ڕۆڵیان هەیە لە زیاد و کەمکردنی نرخی ئاڵتون لە هەرێمی کوردستانە؟ بەنسبەت وڵاتان بەڵێ ئەوی شتێکی کەم چۆن ئێستا ئەوەن ساڵی بڵێن کیلۆی بە 5 دەفتەر و 59 وەرەقەیە ئەو ئەڵێ منەی کڕمەوە بە 5 دەفتەر و 55 وەرەقە بە 2 وەرەقە ژەیبەی ئەمە 7 وەرەقەی فەرقە لە سلێمانی لەگەڵ ئەوەنسەکەیە بە کەمترەی کڕینەوە. ئەنی ئەویان کردووە دانیشە بە 5 وەرەقە کەمتر لەبەرەوەی لە کوردستان بۆ هیچ شوێنە دەرناچێ غیرە بێ یا بۆ تورکیای بەری یا بۆ ئێرانی بەری ئەویش ئەزانێت کە تۆ هەر ئەبێ بیان نەیتێ بە 5-6 وەرەقە کەمتر وەریەگرنەوە بە پێچوانەوە نیمانە لە ئێران و زۆر جار بەڵێ زۆر جار بەڵێ زۆر جار بەڵێ زۆر ڕوەدا هەر لەم دابەزین و سەرکەوتنەیە جاری وایە زۆر زۆر ئاڵتون دابەزێ لە لای ئەوان بەرزە جاری وای هەیە لە لای ئێمە بەرزە بێتەوە لای ئەوان نزمە ئێمەی کڕینەوە. واتە بەرز و نزم بوونەوەی نرخ زیاتر وڵاتی و هەرێمی و ناوچەیە هەموو جیهان بێت. بەڵێ بەڵام چۆن ئەمە تەحملکردنە بە ئۆنسەکەوەکو پێم وتی هەیە بە 10 وەرەقە کەمتر ئەی کڕێتەوە هەیە لە ئۆنسەکە 3 وەرەقە زیاشی پێەیە کە زەرورە بێ بۆی. لە هەرێمی کوردستانە هیچ کانە ئاڵتونێکمان نییە؟ نەخێر ینی هیچ نەدوەزراوەتەوە پێش نەخێر هیچ شتێ نەدۆزراوەت. باشە ئەو یەدەکەی کە بۆ نمونە ئێستا مەحسوبە لەسەر هەرێمی کوردستان بڵێ لای چی جۆرە خەڵکێک ئەمێنێتەوە چ جۆرە خەڵکێک مامەڵی پێوەکەن؟ یعنی ئەو ئاڵتونەی کە لەلایەنە بۆ نمونە ئێستا تۆ ئامارەکان پێتەڵێن گومرگ پێتەڵێ ئەوە نە ئاڵتون هاتووەتە هەرێمی کوردستانەوە لە ماوەی ئەم ساڵە لە ماوەی 10 ساڵە لە ماوەی 5 ساڵە ئەم لەکوێ کۆ ئەبێتەوە ئەم ئاڵتونە چۆن مامەڵی پێوە؟ ئەو ئاڵتونە ئەکرێ بە سنعات ئەو ئاڵتونە تۆ کە بە قاڵب ئەیهێنیتە وڵاتەکەتەوە بۆچیتە یعنی غیر ئەبێ بیکەی بە سنعات ئەیکەی بە سنعات و خەڵک ئەیکا بە خۆیەوە ڕۆژانە خەڵک ئەی کڕێتەوە ماڵە بوو کە هێت ئاڵتونی ئەوێت ئەو خشڵی کە فرۆشتوتەوە چیە خەیتەوە جێ غیر ئەبێت تۆ ئاڵتونی تواوەت هەبێت ئیتر لە دووبەی داوایەکەی لە هەر شوێنێ داوایەکەی بێ بیکەی بە سنعات ینی تەنها بۆ ئەوەیە ئەوە نییە تۆ بتانی بە قاڵب داینێت و ئیشە پێی نەبێ ئەوە بۆ کابرایەکی سەرمایهداری زۆرە کە هەیەی لە جیاتی پارە دایەنێت. ئێستا زۆر کەس هەیە بەس بە قاڵب نا زۆر کەس هەیە غەیری زەڕەنگەر یەت 2 کیلۆ 3 کیلۆ ئاڵتونمان لێکڕێ ئەیباتە ماڵەوە دایەنێ ئەیباتە دوکان دایەنێ وەختێکە بەرز بۆ هەریەتەوە لامان ئەڵێ کاکە گیان ئەوە ئەمەنە بەرز بووەتەوە متابعەیەکە وەکو زەڕەنگەرێک دانیشێت لەوانەیە با بڵێن 50-60 وەرەقەیەکی لێ بخوات زۆریان ئەو تیجارەتەی پێوەکەن بەبێەوەی کە زەڕەنگەر بن. وەکو مۆڵەت و ڕسوماتی حکومی چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیەکرێت؟ هیچ مۆڵەت و شتی ناوێ کابرا پاری خۆیتی یا بە پارچەی ئاڵتون کەسرە ئەیا بە پارچەی ئاڵتونەوەی با لە ماڵەوە دایانێ ینی تۆ توانی مەحاسەبەی ئەوە بکەی هیچ وەرەقەیەک هیچ کتابێ شتێکم بۆ نەهاتەوە بڵێ کاکە غەیری زەڕەنگەر نەبێت بۆی نی ئاڵتون بکڕێتەوە لە بازارە معاملە ناکە کابرا وە نەبێ بیگرێ بە دەستی وایە بیفرۆشێ بڵم تۆ بۆ ئیجازت نییە تۆ بۆ ئەمەت کردووە کابراڵە من پارێکی زیام هەیە لە ماڵەوە سیقم بە پارەکە نییە پارەکە خۆم ئەیم بە پارچەی ئاڵتون و دایانم چێتوانم حەسەبەی بکەم کاتێکی ژەی فرۆشێ من نایکڕم یەکێکی ترەی کڕێ ئەو نایکڕەیەکێکی ترەی کڕیانی هەرە فرۆشرێ کڕین و فرۆشتنی ئۆنلاین بڵێ پێیجە بینیت ئەمە بە ناوی زێڕنگەری فڵانەوە ئەگەر ئەم زێڕنگەریە هەر ڕاستەقینە بێ یان تەنها پێیجێک بێ بۆ کڕین و فرۆشتنی ئاڵتون بەنسبەت پێیجی ئاڵتونەوە من داوای لێبردنیان لێکم لەوانەی کە ئەو پێیج و شتانیان هەیە احترامان بۆ زۆریان بەڵام زۆریان هەیە سعری ئاڵتونە نووسێ پشتێنێک بە 37 وەرەقە
ئەم 37 نەینووسیەوە وەزنەکەی چەنە من ئەگەر زەلامێکی ڕاز بم وەزنەکەی ئەنووسم یعنی ئەزانم کە من چەند ئەو شتە بایی ئەوەنێ و هەرزان ئەکەوێ وانە ئاها وەزنەکەی نانووسێ ئەنووسێ بە 37 وەرەقە کاتێ ناسیاوەکەی خۆت تەلەفۆنی بۆ کاڵە پشتێنێکی ئاوایی هەیە بە چەند ئەڵەی بە 39 وەرەقە ئەڵە بۆ خۆ لە پێیجا نووسراوە 37 وەرەقە کاتێک کە ئەچێتە لای زەڕەنگەرەکە ئەڵە کاکە تۆ بە 37 وەرەقەکە بمەری ئەڵێ وەڵا ئەوەم فرۆشتووە بەس دانەیەکی ترم لە قورسترە بای 41 وەرەقەیە گەرەتەوە بیبێ ئەم هەروە ئەزانێت هەر هەرزانەکەی دواییە بە زەمە قورسترە ئەی کڕێت کە سیرەکە 37 وەرەقەکەی تۆیە کە یاوێتی بۆنە یعنی ئەمە من حەزم لێ نییە حەز ئەەکەم پیج بێ هەچ کەسێ بێ بە ڕازگۆیی تۆ دانیشتووی یادانەیەکی تر نووسیوەتی لیرەم هەیە ئەگەر لیرە بە 370 دلار بێت بڵین نمونەیە 375 دلار بێ ئەڵێ لیرەم لایە بە 365 دلار لیرە خۆی 5 دلار حەقدەسی هەیە یعنی لە توانەوە کەمتر ئەیفرۆشێ کابرا تەلەفۆنە بۆ کە ڕەفیقتە دۆستە خزمتە دڵیشی لێت عادزە بێ ئەڵێ لیرە بە چەند ئەڵێ بە 375 دلار ئێ بۆ لەو پێجە نووسراوە 65 هەر خۆم پێم وتووە دەبڕۆ بۆ پێجەکە بزانە 100 دانە بکڕە من پارە تێمێ تۆ دانەیەک دەوێت کاچێ بۆ لای ئەڵێ وەڵا بۆ تەیە 1 دانە بکڕی ئێبا بە من پارەم پێ و زیاکڕم نا 1 دانە 5 دلار زەرەر لە خۆیان بۆ لەبەرەوەی کە پارچەی ئاڵتونی تر بەرێت ئیترەڵێ ئەم کابرایە زۆر هەرزانجانەوە تا لە خزمەکەی خۆم هەرزانجانترە ئەمە خۆڵ ئەکەنە چاوی مشتری ئەگینا پێچ شتێکی زۆر زۆر باشە قەیچێکە با بڵێ ئەمەم هەیە ئەوم هەیە یا سعر هەر نەنووسێ یان کە ئەینووسێ وەزنەکەی بنووسێت کە وەزنەکەی نووسی ناسیاوەکە تەلەفۆن بۆ منەکە ئەڵێ فڵان ئەوە وەزنەکەیەتی چۆنە بەوەنە ئەو ساپێ ئەڵم باشە یا باش نییە بیکڕە ئەمەیکڕە ئەویش ئەوە ناکاوی پێجەکەی هەیە ئەو دانیشە سعرەکەی نووسێ کامە زۆر زۆر وەزنی سووکە کە تۆ بۆت ناکڕێ ئەوە پێڵێ کارچیتە لای قسەیکی ترەکە باشەمە جۆرێکە لە فێڵکردن بەڵێ من بە فێڵ ێزانم من بە باشی نازانم کۆمەڵەکەتان چۆن ئیجراعەتی هیچ ئیجراعەتمان نییە بۆ هیچ ئیجراعەتمان نییە کابراڵێ خراپڵێ کاکە گیان من ئەوە نەبووە دانەیەکی تر بۆ وەزنی ئەوە نەبووە چی پێ بڵم یعنی ئەگەر ئەو بتوانێ خۆڵ کاتە چای ئەو معالەمەی کاتە چاوی منیش ئەگینا خۆ من لێ پسراوم من نەتوانم مەحاسەبەی بکەم من نەتوانم پێی بڵێم خۆیان مخەوەلیان کردوم کە من بتوانم مەحاسەبەی هەر هەمویان بکەم بەڵام یعنی شتێک ئەکەن کە لەسەریان نەکەوێ و لە عینەن کاتیشە بەرەو پێشەوە بڕوە بە هاوڵاتی ئەڵێ خۆیان بپارێزن بەڵێ خۆیان پارێزن ئەوەی کە لە پێیجا ئەینووسێ باوەزنەکەی بنووسێ ئەو سا من ئەڵم تەواوە ڕازگۆی و بڕۆ لێ بکڕە دەستی خۆش بێ عوافی ئەجا دەستی دوو باشە ئەوە دەستی دوو یەکێکە لەو پرسیارەی کاتێک کە ڕوویتە بازار ئاڵتونێک ئەکڕیت کە بە دەستی دوو باسیەکە ئەم دەستی دووە چۆن مامەڵی لەگەڵاکەنیەوە دەستی دوو ئەمەیە کە من تۆ ئاڵتونێکت هەیە ئەی فرۆشیتەوە باشە بڵێن زنجیرێکت هەیە ئەی فرۆشیتەوە لێتەکڕم بە 500 دلار حەقدەسەکەی وەکو پێم وتی ئەگەر وەریەگرین لەوانەیە 5 دلاری پێبین 6 دلاری پێبین ئەین بە 7 دلار گرامی لە کڕینەوە کاتێک تۆ لە منی ئەکڕیتەوە هەر حەقدەست وەرەگری نا حەقدەسەکە و لێشکێنم تۆ یەک جار حەقدەست داوە حەقدەسەکەی خۆ زەرەر کردووە و ئەمەم لێ کڕیتەوە بە 500 دلار حەقدەسم 1 دینا لێ نەیەوە کاتێک کە ماڵێک داوایە کە ئاڵە دەستی دووم ئەوێ ئەم 500 دلارە زایت شتێ خێر بۆ خۆم با بڵێین چکە من بۆ خێر کڕیمەتەوە خۆ من دانانیشم بیەمەوە بە 500 دلارەکە ئەبێ بۆچی دانیشم وانە بەڵام زۆر کەسەیە کە ئەڵێ دەستی دووم هەیە ئەلم دەستی دووەیە دانیشێت ئاڵتونی تازە ئەیە بە ماڵەکە ئەڵێمە دەستی دووە بۆ ئەمە ئەگەر 6 دلار حەقدەسی بێ 5 دلار حەقدەسی بێ ئەو 7 دلارەکە وەرەگرێ یعنی وەکو تازەکە پێفرۆشە بەس ماڵەکە لەبەرەوەی دڵی خۆشە بەوەی کە ئەڵە دەستی دووم کڕیوە زەرەر کەمەکەم ئەم 5 غرام ئەم 5 غرامە 5 حوتی 35ەکە 35 دلار حەقدەسەکەیەتی 35 دلار حەقدەسەکەیەتی ئەو پێڵێ ها ئەو پارچەیە بەرە گرد نازایی 50 دلارم بەرێ بۆ خۆم خۆی 35 دلار خێریشمان کردووە کابرا دانیشە 50 دلارەکەی ئەیاتێ سیرەکە لە تازەکە زیاتری پێیاوە ئەمەش چاواشەکردنێکە کە زۆر کە زەڵێ
دەستی دوومان هەیە دەستی دووت هەیە زۆر شت هەبووە تازە بووە یان زێڕەنگەرەکانیش ئێڵێن و لە پەیجەکانیش ئێڵێن بەڵێ ئێڵێن ئێستا من دوو تاکبازنیان بۆیان وتیان ئەرێوەکو فڵان کەس بۆمان حسابەکەی دەستی دووە یایمەتێ لێم وەرگرتووە کێشاومە سرم کرد لە تازەکەی من زیاتری پێوتووە دەوتم دادەجان ئەو جامخانەیە چی تایە چی و حەز لێیە بە وەزنەی ئەو بی بە من ئیسفادەشەکەم یا شتێکم تریشم بەرێ چۆن خۆ من بە دەستی دوو کڕیمە ئێ تۆ چوزانی ژنێکی قوربەسەر چوزانێ حەقدەست چییە چوزانێ ئەیوانە تۆ زەمیر و ویژدانی خۆت دەورە بینێت چی بکە لەم حاڵەتەیە هاوڵاتی بۆی زەرمەند نەبێت وەڵی بەنسبەت ئەوەوە کە ئەڵێ دەستی دوو بێهەقدەسە بێهەقدەست کەس نایفرۆشێ بە بێهەقدەست بەڵام گرامی با $2 پێبات بڵێ ئەوە تا بۆم کێشە و گرامی $2 هەقدەست دەیەمێ چەند وەزنەکەی چەند بوو ئەوە نە $2 باتێ ئەوە نە $3 باتێ لەوە زیاتریایە یعنی وەکو جامخانە حسابی کردو من هاوڵاتی یەکەم تەلەفۆن بۆ تۆکەم ئەڵێم ئەمەوێت دەستی دوو بکڕم تۆ چیم پێڵێ چۆن هەڵم نیمە ئەڵێم ئەمەوێت بیکڕم لای کەسێک تۆ لەوەی پێشوو باسی پەیجەکە وتت من پێڵێم با گرامەکەی بنووسێت بڵێ بەنسبەت ئەوە منیش ئەوەم پێوتی ئەڵێ من حەزەکەم دەستێکی دوو بکڕم دەستی دوو ئەکڕێ ئاڵتون بەچەنە لە بازاڕە ئەوە زانن خۆ ئێستا بەخوا ژنی وا هەیە تەمەنێکی تەواوی هەیە بە منەڵێ عادی حاسی بەکەم بەرێ ئەڵە تێزاب ئەمەنەیەەوە بای ئەوە نەیعنی هەڵ ناخەڵەتێن بەڕاستی ئەوە زۆر باشە ینی خەڵک چاوی کراوەتەوە ئەزانن ئەمڕۆ ئاڵتون بەچەنە لە تەلەڤیزۆنی شایی نووسێ زۆر جار بێهەق دەزەی نووسێ لەوە $2 باتێ $3 باتێ گرامی چەند غرامە بڵێ چەند غرامە ئەمەنە $3 تێمێ عادی بمەرێ بە کەسرەکەی ئەوترێت ئەو نرخەی کە لە تەلەڤیزیۆن ئەنووسرێت بەڵێ لە ڕادیۆکانەوە ئەخوێنرێتەوە لە پەیجەکاندا ئەندرێت بەڵێ کاتێک ڕۆیتە بازار جیاوازە بۆ جیاوازە بەیانی سعات هەشتی بەیانی لەم کەناڵە جوانەی ئێوە تەلەفۆن بۆ منەکەن بە منەڵێن ئاڵتون بەچەنە عیاری هەژدە بەچەنە ئەڵم بە $207 باشە ئەمە سعات چەند پێم وتوی هەشتی بەیانی تازە چاوم کردوێتەوە هەتا هەشتی بەیانیەکەی تر من تۆ نابینمەوە تۆ هەرە نووسی $207 عیاری هەژدە بە $207 ئەوەم بۆ نووسی لە عینەن کاتە لەوانەیە هەر ئەو ڕۆژە 50 وەرەقە بەرز بێتەوە تۆ ئەم 50 وەرەقەی واگا لێ نییە چکۆ پرسیارێ لە من کردووە یا 50 وەرەقە دابەزێ ئاڵتون وایە ئێستا ئەم مودەی با بڵێن هەمووی 2-3 ساڵە لە ئەقڵ دەرچووە دابەزین و سەرکەوتن یعنی قەدوانە بووە دابەزیوە بە مودەیەکی زۆر وردە دابەزیەوە بەس ئێستا جاری وا هەیە لە پڕا 20 وەرەقە و 30 وەرەقە و 40 وەرەقە دابەزێت لە کیلۆیەکە بەرزە بێتەوە لێرەیە بۆیە هی تەلەڤیزۆن کە ئەڵێ سیقەی نییە بەچی تەلەڤیزۆن ڕاستیەکەی وەرگرتووە بەڵام وەری نەگرتووە تا 24 سعات چکە یاری ئەکات لەوانەیە بۆ سعات ئەمە سعات هەشتە بە تۆمەتوە سعات دە ئاڵتون کیلۆی 10 وەرەقەی بێتە سەر ئەمە لێرەیە با بڵێن ئەو 209 ئەبێ 270 بێ بە 209 یەک پرسیاری تر تۆ بۆ نمونە لە دووبەیەوە کیلۆیەک ئاڵتون تێناوە بەڵێ داتناوە لە دوکانەکەت بە نرخێکی دیاریکراو هێناوتە بەڵێ من تەلەفۆن بۆ تۆکەم ئەڵێم ئاڵتون بەچەنە ئەڵەی ئەوەنەیە باش کە لە سێری تەلەڤیزیۆنەکەیت لە تەلەڤیزیۆن نرخەکە زیادی کردو یان کەمی کردووە تۆش بە نرخێکی دیاریکرا و کڕیوتە و داتناوە زۆر جاریەوە زەرمەند دەبن لەمەیە ئەو دیاریکراوە من بۆ دیاریکراوە نادەمێ من ئەو دقەیە کە هاتی پارەکە دەرهێنا من بۆ حسابەکەم و سەلم بەلم بۆ لەبەرەوەی من یەکسەر ئەمەوە بە ئاڵتونی خەمەوە جامخانە ئەجینا زەرەرمە من ئێستا بە تۆڵەی کاکە گیان بەچەنە ئەڵێم مسقاڵی $207 ئەم $207 لەوانەیە تۆ هەتا یەیتە بازاڕەوە ببێ بە $12 من زەرەرمە لەبەرەوەڵم کەی هاتی بۆ دوکان ئەو دقەیە بۆت حسابەکەم بەس تۆ خۆت حەزەکەی تەقدیری بزانی چەنە بۆی حسابی گرفانی خۆت بکەی پێ دەڵێم ئەڵێم ئەوەنەیە بەس هەتا هاتی بۆ بازار نازانم چی لێ ئەجنا چۆن من بە هەرزانتر بیفرۆشم ئەگەر لە کاتێکا $200 پێ بم لە دووبەی کە من بە تۆم فرۆش بە $200 هەتا تۆ یەی بۆ لام ئاڵتون بەرز بۆوە من دوایی ئەو $200 ئەبێ بە $210 بیکڕمەوە ئیترە بێ قانجازی من لەکوێ بێ من $10 زەرەرە چکە تۆ هەتا تۆ هاتوویت و
ئاڵتونیش بەرز بۆتەوە من زەرمە بەس کە هاتی ئەو دقەی کە حسابە کرد بە 200 یامی تێ ئەچم بە 209 کڕمەوەی خەمەوە جامخانەکەی خۆم یعنی لێرەیە من دۆلارێکم خێرە کەواتە ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوە ڕۆژانە و سەعات و 2 سەعاتی کە بەڕێز باسی کرد وامان لێکە کە ئیتر خەڵک جورئەتی ئەوە نەکە ئاڵتون بکڕێ و لە ماڵەوە دای بنێ من لەم دابەزینەی ئێستایە بە من ئەوەی پارەی هەیە لە جیاتی پارەکە دانێ ئاڵتونەکە دانێ لە ماڵەوە زۆر باشترن ئیترەوە کەفی خۆیتی چه ئاڵتونێکە کڕێ و چی حەزلێ و لیرەی حەزلێ ئەو هەرچەنە لیرە ئێستا لە بازارە هەر نەما یعنی هەمووی کڕا و هیچ شتێ نەماوە مەگەر تاک و تەرا سوتفەیەکێک 3-4 دانەی لابێ هەموو چەند کەس هاتووە تەلەفۆنی بۆ کردوم زۆری ویستووە دەسم نەکەوتووە هەمووی کراوە هەر تازە لەم ساڵەیە بڵێ هەر تازە ینی بڵێن ئەمڕۆ سبینێ و 2 سبەی و هەمە هەفتەیەکە لەبەرەوەی ڕوو لە بەرزیە من چەند جاریش پێم وتن یعنی هاوارم کردوتم کاکە ئاڵتون دابەزیوە ئاڵتون هیچ ئەساسێکی نی ئەم دابەزینە خەڵک بابی کڕێ ناڵم لە منی بکڕێ لە منی با نەکڕێ بەس بۆ خۆی یعنی وەکو نەسیحەتێک وەکو ڕاوێژێکی پرسیارم لێ پێم وتومە کاکە ئاڵتون بکڕن چکە بە ڕوو لە بەرزیە تەحملکردنیەوێ خەڵکیش ئەمڕۆ پارەدانێ پارە ئەخورێ بەڵام ئاڵتونەکە لەوانەیە دەستە تێی نەچێ مەگەر زۆر زەروربی بۆی ئەوەیە خۆشتان هەمان حاڵەتەکەن بۆ نمونونەکە تۆ لە ڕابردووە هەستت کردووە نرخی ئاڵتون نزمترە لەوەی کە پێشبینیت کردووە بڵێ خۆت و هاوڕێکانت هەوڵتان داوە زیاتر کۆبکەن چەند جار بڵێ چەند جار هەرچەنە زۆر جار ینی عکسی ڕێی ئێمەیە ئاڵتونمان کڕیوە و لەگەڵ دۆست و برادەری شا و زەڕنگەری زۆر خۆشەویستی خۆم ئاڵتونێکی زۆری کڕیوە و زەرێکی باشەکات لەبەرەوەی ئاڵتون بەسەریا دابەزی لە بەرزیا کڕیمانەیە بۆ چوونی ئێمەوا بوو کە زۆر زیاتر بەرزە بێتەوە کەچی بەرەو دابەزین ڕۆی ینی ئیشەکەی ئێوە هەرچەند لە دوکانایە بەڵام وایە لە بۆرسایە ئیشکانی هەر لە بۆرسای ئیشەکەی مێشکی زەڕەنگەر ئەبێ 2 مێشکی هەبێت بڕوا بکە مێشکێکی هەل لە لای ئۆنسەکەیە جاری وای نیوێشەوە خەبەرتە بێتەوە لە جیاتی قومێ ئاو خۆی سەری ئۆنسەکەکەی زەڕەنگەری ئاوایە یعنی لەگەڵ مێشکایە ئەوە نییە ئیسراحەت بیت و بڵێ ئەوە جیایە تۆ بڵین جامخانە تێڵی پارچێگە فرۆشمۆی خەمۆجێ بەس ئەوەی کە کەسر بکڕێ و بفرۆشێ و یا ئیشی ئۆنسە بکات ئیسراحەت نییە بەبێ وەسڵ ئاڵتونی دەستی دوو ئەکڕن و بفرۆشن هەچ کەسێ وەسڵی پێ نەبێ من بە هەموو شیانم وتووە ناتوانێ ئاڵتون بکڕێتەوە بێ ئەوەی کە وەسڵی پێبێت یەک دوو هەمیان ئەگەر وەسڵی پێ نەبێت زۆر کەس وەسڵی هەر بۆ نەکردووە نیکرد ئەگەر وەسڵی پێ نەبێت ئەبێ کوڕەکە بناسی کێیە ئەگەر نەیناسیت ئەبێ یەکێک هەبێ کە بیناسێت بڵێ من کەفیلی ئەم کەسم ئەبە شەرتە ئەتوانی بیکڕێتەوە ئەجینا وەکو یەکێکی سەرجادە بێت ئاڵتونە پێ بفرۆشێ وەسڵی پێ نەبێت بە هیچ جۆرێ هەم ئاڵتونەکەشی حیجزەبێ هەم پارەکەشی ئەفەوتێ هەم قانونیش لێ خۆش نابێت ئەو ئیجراتە بۆچی ئەکرێت ئەو ئیجراتە لە مکافحەوەکرێ مەبەستمای هۆکارەکەی ئەوەیە احتیمالە ئافرەتێ مسیلەکەی لە ماڵەوە داناوە براکەی بیبات و بڵێ نازانم لەکوێ احتیمالە میوانێک بێتە ماڵت دوای هەسانن شتێکت لەسەر مێزاداناوە پارچەی ئاڵتونە ئافرەتە دەستیە شووە شتێکە خەڵی گرتووی خاتە گیرفانیە بە منیە فرۆشێتەوە ئەم ئافرەتە بە دوایە ئەگەڕێت بە دوایە ئەگەڕێت لە دوکانی من ئایبینێت ئەڵێ لە ئەمە لە کوێ بووە یا خۆت بردوتە لە من ئەیوانێ یانە بێ بزانی کێیە ئەو ساکە من نەوەسڵم پێ بێ نەن عینوانی بزانم نەی شتێکی بزانم قانون ئەوەش حیت زەکات و منی سەج نەکات زۆر باشە یعنی یەکێک لە هۆکارەکانی بۆ ڕێگریکردنە لە دزی بەڵام ئەگەر کەسێک ئاڵتونێکی خۆی هەیە و ئەی فرۆشێتەوە وەسڵەکەی ون بووە ئێوە داتابیسێک کۆمپیوتەرێک سجلێک شتێکتانەیە کە پێشتر ناوێم کەسە تۆمار وەسڵەکەی ون بووە کابرا ئەوەی کە تۆ ئاڵتونە پێ ئەفرۆشێت با بڵین زیاتر معمیلی خۆتە ئەی ناسیتەوە زانانی زۆر کەسیشمانەیە یەکەم جارێتی ئەگەر وەسڵجارێکی تر کابرا هەر نەناسێتەوە زەڕەنگە وەسڵ ون بکات وەکو پێم وتی یان ئەبێ کەفیلێکم باتێ کەفیلێکم باتێ یان ئەبێ بیناسم شخصێ بیناسێ لە تەسکەرەکەشی با بڵین هەوێکەی لێوەرەگرم عینوانەکەی نووسم و هیچی تر هاوڵاتێکی ئاسایی چی بکات سەرمەند نابێت لە کڕینی ئاڵتونە نەک بۆ بازرگانی و قازانجکردن کەسێکە
زەواجیان کردووە یان کەسێکە حەزەکە یەک دوو پارچە بەنسبەتەوەی زەواجی کردووە چەند جار یعنی چەند کەس کە ویستوانێ خێزان پێک بێنن کاتون ئاڵتونیان هەڵگرتووە دوو ئەڵلقیان کردو و توانە بۆ ئەوەی کە ئاڵتون دابەزی ئنجینەی کڕی نەسیحەتم بۆ وانەیە هەرچەنە لەوانێ ڕقیشیان لێم بێزاواڵم بەس ئێستا بێن ئاڵتونەکە بکڕن زاوا لەوانەیە حەزکە جارێر نەیکڕێ ئێستا بێن بیکڕن باشترە لەبەرەوەی ڕوو لە بەرزی ئەبێت ئاڵتون بەرزە بێتەوە لە ئێستای نزمە بەڵام لە ئێستای نزمە بەڵام ئەوە تا ڕوو لە بەرزی عنی هەتا ئەمڕۆ هەتا ئێوارە تقریبن لەوانێ بڵم دەوەرەقەیەک زیاتری فەرق کردووە تەنها ئەمڕۆ بڵێ دەوەرەقە زیاتر 15 وەرەقەیەکی فەرق کردووە باشە 1500 دلار لە کیلۆیەکە کاک دلێر ئێستا گەر وەک چۆنەڵی ئێرە سەکۆیەک بێت بۆی بەڕێز ئامۆژگاری بینەر بکەیت چ ئامۆژگاریەکیەکەی کە دروست مامەڵە لەگەڵ ئاڵتونا بکە چی کڕینی چ فرۆشتنی وەڵایی یەکەمیان حەزەکەم زۆر ڕازگۆ بن لەگەڵ بەرامبەرەکەیانە لەبەرەوە پێویست ناکات چکە ئەمە هەیە تقریبن بەعزە کەسێک کە دروستی کردووە کابرا بیانیە یەت بەویای ئەڵێ ئاڵتون بەچەنە ئاڵتون ئەگەر 206 دلار بێ پێڵێ بە 200 دلارە تو خۆ بە 206 دلار ئەیکڕیت بەزەڵێ بە 200 دلارە ئەمە چاواشەکردنێکە کابرا ئەگەڕێ جارێ پێشە مشتێ کە ئەم وتێتی 200 دلار ئەچێتە لای ناسیاوەکەی خۆی ئەڵێ بە 206 دلارە ئەڵێ ناسیاوەکەم هەڵمەخەڵەتێنێ جارێ ئەمە بێ هەقدە زووتێتی دووسێ دانەیترە گەڕێ کەس ناگاتە دووسەکە چکە بە دووسە هەر نییە ئەچێتەوە لای زەڕنگەرەکەڵێ کاکە بە دووسە مەیتی ئەڵێ بەڵێ ئەڵێ بەڵام بێ هەقدەست ئەڵێ هەقدەسم چەند لێسەنی ئەڵێ هەر پارچەیە و سعرێکە لێرەیە ئەگەر ناسیاوەکەی خۆی با بڵێ 5 دلاری لێبسەنێ ئەو حوتی لێسەنێ بە ئەو 6 دلاری هەر بڕوە لێرەیە ئەوەنە غرام ئەوەنە 2 دلاری ئیسفاداکات یعنی ئەمە خۆڵکردنە چاوە چونکە بۆی خەڵک بزانێت کەوتە عیاری ئەمەنە بەچەنە عیاری هەژدە بێ 21 بێ ئاڵتون بەچەنە سعری یەک سعرە لێرەوە هەتا ئەمریکا لێرەوە هەتا ئەمریکا یەک سعرە یعنی گۆڕانی نییە چکە ئۆنسە ئێمە بەپێ ئۆنسە ئیشەکەین ئۆنسەکە بای 207 دلاری تایە 207 دلارە هەچ کەسێ وتی 205 دلار ڕاز ناکات یعنی ئەمە بەس بۆ هاتنە ژوورەوەیە کە بچێتە ژوورەوەی تر ئەو وەختە چۆن پێفرۆشێت چۆن دێکرێ خۆ کابرای تر چی بکات تازە تێکەوتووە لە قسەکانی تۆ من شتێک تێبینی کرد نرخی حەقدەست لە جۆرێکی ئاڵتون پارچەیەکی ئاڵتون بە پارچەیەکی تر جیاوازە بەڵێ چۆن نەخشەکان یعنی تەنانەت لە جلوبەرگا سەرەکەی مەجموعەیە کرازدانراوە ئەڵێ ئەویان بە 22 ئەویان بە 12 ئەویان بە 50 دلارە سیرەکەی ئەڵێ ئەوە مۆدیل تازەترە لە ویتریان ئەمیش وایە ئەمیش هەر جلوبەرگی کوردی بڵێ ئەمیش هەر جاری شتێکی تازەیەت کە نەخشێکی تازەیەت هەتا کۆن ئەبێ ئەو نەخشە ئەم گرامی لە دووبەی ئەداتێ بە 5 دلار بە 6 دلار بەڵێ بەڵام شتەکانی تر کە هەر هەیە و زۆرە لەوانەیە بە 4 دلار بە 3 دلار و نیو بەوانە بیکڕیت حەقدەسەکان زۆر شت هەیە کە زۆر غەریب و شازە گرامی 10 دلاری پێین ئەوانەی کە ئیتر تازە هاتووە و کەم کەس بینیوێتی یعنی ئەمانە هەمووی هەر هەقدەسەی بڵێن هەر شتە و هەقدەسی خۆی هەیە جیاوازە من کاتی بەرنامەکەم تەواو بووە دوایین قسەیەکە بەڕێستان بیکەن وەڵایی ڕێز و حورمەتمەیە بۆ هەموو خۆشەویستان و ڕێزمەیە بۆ ئێوەی گەورە و خۆشەویست زۆر سپاس بەڕێز دلێر تاهر سەرۆکی زەڕەنگەرانی سلێمانی بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە دێینە کۆتایی ئەمڕۆی ژێرخان تاوەکو هەفتەی داهاتوو دێینەوە خزمەتان تاوەکو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان